ناو مادەکانە مەخصوصاً دەکیافکە لە زاکۆسا مەخصوصاً وەختی دیمەردن بە شێوەیەک فرشپرس خەریکردنی لە زندگیەکان جەمیانی کردەوە. من عەدنانی بەرزنجی بەرپرسی ئەنستیتوی زمانی کوردی ڕاژە لە شاری سنە کە زیاتر لە 18 ساڵە خەریکی ئەم کارەین و خەریکی فێرکردنی زمانی کوردین و تا ئێستا ئەتوانم بڵێم زیاتر لە 50,000 کەسم توانیوە فێری زمانی دایکی خۆیان هەمان زمانی کوردی بکەم چ لە خودی فێرگە و ئەنستیتوەکەی خۆمان چ لە دانشگاکانی کوردستان زانستگای کوردستان یا زانستگای زانستە پزیشکیەکان یا زانستگای پەیامنور یا زانستگای ئازادی شاری سنە و هەروەها لە دەوروبەرەکانی شاری سنە و دێوڵاتی و شارەکانی تر و هەروەها و نوێنەرایەتیانەی کە بوومانە توانم بڵێم ئەگەر ئەوانش لەسەر یەکدا بنین زیاتر لە 70,000 کەسمان توانیوە لەگەڵ زمانی دایکی خۆیانە ئاشنا بکەین و فێریان بکەین. بە چاوت کەوتووم بۆ زاوری تۆ ئاگر لە من بەربوو سوپەندم هەر بسووتێم چاکەم بۆ چاوەزاری تۆ ئەوەندە دڵپڕم پێم خۆشە بگریم. ئێستا چەندین دەورە و چەندین خولی فێرکاریمان لە ئەنستیتوی زمانی کوردی ڕاژەدا هەیە وەکو دەورەکانی ڕێنووس و شێوەی نووسین چە بە ڕێنووسی ئارامی عەرەبی چە بە ڕێنووسی لاتینی چە ڕێزمان و دەستور چە وێژە و ئەدەبیات چە بەلاغەت و هەروەها وەرگێڕان و کارگای وەرگێڕان یا هەندێک دەورێتر وەکو نالی شناسی هەژار شناسی مەولەوی شناسی دەورەی فێربوونی هەورامی دەورەی ئاشنایی لەگەڵ تێکستە ئەدەبی هەورامیەکان کرمانجیەکان فێربوونی کرمانجی و هەروەها هەندێ دەورێتریش کە ئێمە وەکو کارگەدامان ناوە و بەردەوام بووین و ئێستاش هەر بە شێوەیەکی گشتی لە شاری سنەش چ لە شاری سنە بە تایبەتی و بە شێوەیە گشتی لە شارەکانی وات دەوروبەری شاری سنەش ئێمە خەریکی چالاکین لە بواری زمانی کوردیە. ئەو فراوینێ دخوار فراوین پەیوەکە مێزای یعنی موەنەسە ئەم بێژن لە زارۆکێن دنێرن ئەم لە زارۆکێن کێ دنێرن زارۆکێن چ ئەو کەسرە کورد و فارسی دەپێ. Ez Murat Milanim ji bajarê Makuyê mamosteyê Kurdiya Kurmancî li bajarê Sineyê min lîsans li Tehranê xwendiye beşa zanistên siyasî piştre min mastera Kurdî xwendiye li Artukluyê li Bakurê Kurdistanê li bajarê Mardinê û niha jî li vê derê wekî yani li bajarê Sineyê û li fêrgehê zanîngehê wekî mamosteyê Kurdî mamosteyê Kurdiya Kurmancî dixebitim. Kurmancî xwe bide nasandin ji me re tu ji derê çend salî çi karê dikî navê te paşnavê te. Navê min Asmîn e paşnavê min Xalidyan e ez 25 salî me ez ji bajarê Xorveyê me. Bi rastî jî niha fêrbûna zimanê mijara fêrbûna zimanê Kurdî de tiştê ku girîng e ev e yanî qenebe ji Kurdên li her çar parçeyên Kurdistanê li her derê dunyayê bin ya girêng ew e ku yanî qenebe em kurmancî û soranî baş bizanibin lê ev tişt jî vê derê pir xweş çêbû ku bajarekî wekî Sineyê cihê ku qet kurmanc lê tunenin ez bawerim serê pêşîn tenê kurmancê li vir ez bûm lê niha bi sayavan Kursa bi sayavan Pola her gelek kes li vê derê hînî kurmancî bûne yani êdî ez qet li vê derê xwe xerîb hîs nakim pêşwaziyeke gelek baş bû bi rastî heya îro jî em bi enerjiyeke zêdetir êdî ne tenê li rajê em bi şêwazê online em li zanîngehê û li gelek cihê din em vê karê xwe yê fêrkariyê didomînin. Ez ohêlîn lêvaneya dîrokê dixebin rojda nameyekê dixebitin rojda nameyekê dinivîse diyar ji rojnameyê dixwêne. Li ser mijara zaraveyên Kurdî bi rastî jî niha derfet ji bo me hemûya çêbûye yanî êdî ew behaneyên berê nemane ku ez bêjin ez pol tuneye nizanim ez nikarim beşdar bibim ev pirs nemane êdî niha ez wekî kurmancekî ez niha bi hêsanî dikarim eger bixwazim dikarim soranî hewramî kelhorî û hemû zaraveyên Kurdî fêr bibim ku fêr bûme jî yanî her kes
ام جکی جان زاراوی دبن بلا ببن کرمانج بید کاری سورانی سوران بید کاری کرمانجی کلهوری هورامی فیربون او قاس زحمت نمایه وکی بره یعنی ام نهاد کار ماموسته به شواز آنلاین به هر ریا اینترنت گلک سوسیال مدیای ام دکارم به حسانی همو زاراوی هیم ببن و افجی براستی آلیکاریه که گلک مزند ده یک کرتوی و یک بونا زاراوین کردی زمان کردی کو وکی زمانه کی لدنیای خو بده ناساندن و خو پیناسب که خۆشە ویستی خۆشە ویستی من کەسێ بە زمانەکەی خۆی نەزانێ بخوێنێتەوە بنووسێ بەڕاستی بێسەوادە بەس دیارە من داواکەم لەو بنەماڵە خۆشەویستانە هانی مناڵەکانتان بدەن هانی خۆتانیش بدەن کە بێن و زمانی دایکی خۆتان فێر بن و چه شوێنێک باشتر لە ئەم مؤسسە ڕێکخراوانەی کە بە شێوەیە خۆبەخشانە خەڵکێک هاتوون و خستویانەتە ڕێوە خەریکن ئیش و کارەکەن لەوێ با ئێوە پاڵە پشتی ڕێکخراوە و ئەنستیتوەکان بن با ئەوان چاوێن بەدەستی ئێوە ئەی خەڵکی خۆشەویستی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان با چاوێن بەدەستی ئێوەوە بێت. Thank you.